بینەران و بیسەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. ئازیزان، ئاگادارتان دەکەینەوە کە ئێمە بە تەماین لەمڕۆ بەدواوە زنجیرەیەک وتارتان پێشکەش بکەین کە ڕەنگە خۆی لە 20 بەشدا بدات. ئەم وتارانە دابەشکراوی ناوەڕۆکی کتێبێکن بە ناوی کۆمەڵە لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشووری کوردستان کە چاوپێکەوتنێکە لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەلیزادە دەبیر ئەوەڵی کۆمەڵە کراوە. ئەم توێژە لەلایەن بەڕێز دکتۆر ژیلوان عەبدوڵڵا هەڵەدنی ئەنجام دراوە. ئێستا ئێمە ئەمڕۆ وەکو بەشی یەکەمی ئەم زنجیرە وتارە پێشەکی ئەم کتێبەتان بۆ دەخوێنینەوە کە لەلایەن بەڕێز کاک ئەنوەر حوسێن ناسراو بە بازگر نووسراوە. هیوادارین کە ناوەڕۆکی دیمانەکە جێگەی سەرنجی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. لەگەڵمان بن. بەشی یەکەم، پێشەکی. لە سەرەتای پێشەکی ئەم کتێبەدا بەڕێز دکتۆر ژیلوان عەبدوڵڵا هەڵەدنی نووسیوەتی کۆمەڵە لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشووری کوردستان، چاوپێکەوتنی ئیبراهیم عەلیزادە سکرتێری کۆمەڵە، پێشکەشە بە هەموو ئەو کەسانەی کە بەشداریان لە بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کورد لە پارچەکانی کوردستاندا کردووە، جا ئەو بەشداریە بە هەر جۆرێک بوو بێت. هەموو شەهیدانی ڕێگەی ڕزگاری خوازی کورد و کوردستان. مامۆستا ئیبراهیم عەلیزادە تێکۆشەرێکی ماندووی ڕێگەی ئازادی و یەکسانی کە زیاتر لە نیو سەدەیە بێبسانەوە خەبات دەکات. دکتۆر ژیلوان نووسیوەتی سەرنجی خوێنەر بۆ ڕادەکێشین کە ئەم دیدارە چەند ساڵ لەمەوبەر لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەلیزادە سکرتێری کۆمەڵە لە هەلومەرج و بارودۆخی سیاسی کوردستاندا ساز کراوە، بەڵام چاپکردنی درەنگکەوت وە لە ئێستادا کە بۆ ساڵی 2025 چاپ دەکرێت ئەم سەرنجەمان بە پێویستانی، چونکە چەندین ئاڵوگۆڕی سیاسی تەشکیلاتی کوردستانی و ئێرانی ناوچەیی ناوخۆیی و ڕووداوی زۆر ڕوویداوە لەو ماوەیەدا. دێنە سەر خودی پێشەکی ئەم کتێبە کە لەلایەن بەڕێز ئەنوەر حوسێن ناسراو بە بازگر نووسراوە. مێژوویەکی تری کۆمەڵە. ئەم دیدارە یەکەم دیدار و چاوپێکەوتنی ئیبراهیم عەلیزادە نییە، بەڵکو دەیان دیداری کورت و دوور و درێژی بەقەدەر پێوانی مێژووی کۆمەڵە سەبارەت بە پرس و مێژووی شۆڕشگێڕانەی کۆمەڵە بە ویژدانەوە ئەنجام داوە. ئەم دیدارە کۆمەڵە لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشووری کوردستان درێژەی ئەو دیدارە مێژوویەیە کە هەمیشە پێداگریان لەسەر دەکاتەوە، مێژوو باز دەکات وەشتی تازەتری وەبیر دێتەوە. وەڵام بۆ پرسیارە دەداتەوە کە بیری چەب لە ڕۆژهەڵاتی کوردستان کەی چۆن سەری هەڵداوە. ئەوەش ڕوون دەکاتەوە کە ئایا حیزبی توودا کاریگەری لەسەر کوردستان هەبووە؟ وەڵام بەو پرسیارە دەداتەوە کە سیاسەتەکانی توودا لەژێر کاریگەری سۆڤیەت بووە و سەرنجام ئینشعابی ئەو حیزبەش لەژێر کاریگەری ململانەکانی چین و سۆڤیەت بووە. ئیبراهیم عەلیزادە باسی بابەتێکی گرنگی گەڵاڵەبوونی فکرەی حیزبی کۆمۆنیستی ئێران داڕشتنی مانیفێستی ئەو حیزبە لەلایەن فوادی مستەفا سوڵتانیەوە ڕوون دەکاتەوە. فواد بە ڕەمزی حەرەکەتەکە دەزانێت. باسلا دروستبوون تەشکیلات و کۆمەڵە لە ساڵی 1969 زاینی دەکات لەژێر کاریگەری ڕەوت و ڕێبازی ئەو کاتەی چین، سۆڤیەت، ڕێبازی شۆڕشگێڕانەی کوبا، ئەمریکای لاتین و کێشەکانی کۆمۆنیسم. سەبارەت بە دەستەی دامەزرێنەری کۆمەڵە بۆ چوونی خۆی دەخاتەڕوو. لە شوێنی جۆراوجۆر لە ناو دیدارەکەدا باس لە گەڕانەوەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران، ململانەی فکری و سیاسی، کار و هەماهەنگی هەیئەتی هەماهەنگی لە سەردەمی سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران، مێژووی ململانێ و شەڕی کۆمەڵە و دموکرات هۆکار و فاکتەرەکانی دەکات. پەیوەندی کۆمەڵە و حیزبی بەعس لە هەلومەرجێکی تایبەتدا بە پارێزگاریکردنی پرەنسیپەکانی کۆمەڵە بەشێکی تری دیدارەکەیە. لە وەڵامی چەند پرسیاری سەبارەت بە جیابوونەوە و ئینشعابەکانی کۆمۆنیزمی کاریگەری و مەنسووری حکمەت، کۆمەڵەی شۆڕشگێڕ، کۆمەڵەی زەحمەتکێشان، ڕەوتی سۆسیالیست، سەرنجەکانی خۆی و هۆکارە سیاسی و تشکیلاتیەکان دەخاتەڕوو.
بێگومان هەموو دیدار و چاوپێکەوتنێک ئەهەمیەت و گرنگی خۆی هەیە و دەچێتە خانەی پاراستنی ڕووداوەکانی ئەو بزوتنەوە سیاسیە و هەلومەرجی ئەو سەردەمەی کوردستانەوە. ئەم دیدارەی دکتۆر ژیلوان لەگەڵ ئیبراهیم عەلیزادە مێژوەکەی بۆ چەند ساڵەوە پێش دەگەڕێتەوە و چاپکردنی دواکەوتووە، بۆیە خوێنەر دەبێت سەرنجی ئەوە بدات کە دوای ئەو دیدارە ئاڵوگۆڕی سیاسی و تەشکیلاتی لە ناو کۆمەڵە و ڕۆژهەڵاتی کوردستان ڕوویداوە. هەلومەرجی سیاسی و ململانەی ناوچەی و نێودەوڵەتی ئاڵوگۆڕی زۆریان بەخۆوە دیوە. کاک ئیبراهیم عەلیزادە سکرتێری کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران وەکو دایکی هەموو کۆمەڵەکان و یەکەم جەریانی سیاسی چەپ و کۆمۆنیستی لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەم دیدارە یەکەم دیدار و چاوپێکەوتنی ئیبراهیم عەلیزادە نییە، بەڵکو دەیان دیداری کورت و دوور و درێژی بەقەدەر پێوانی مێژووی کۆمەڵە سەبارەت بە پرس و مێژووی شۆڕشکێڕانەی کۆمەڵە بە ویژدانەوە ئەنجامداوە. لەم دیدارە و زۆرینەی دیدارەکانیدا واقعیانە، ڕاستگۆیانە بە ویژدانەوە ڕووداوەکان دەگێڕێتەوە بە لەبەرچاوگرتنی هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی و پەیوەندی سیاسی نێوان هێزەکانی ڕۆژهەڵات. جا لەوانە خۆ بە دوور دەگرێت لە شتی تایبەت و شەخسی و ناوهێنانی ناپێویست. هەر بۆیە حیزبێکی ڕکابەری ڕۆژهەڵاتی کوردستانی وەک حیزبی دموکراتی کوردستان ڕەغمی خیف و ململانەی تاریخی نێوانیان دان بەو حەقیقەتە دادنێن کە ئیبراهیم عەلیزادە مێژووی واقعی و دوور لە ڕووتوش و سناریۆ سازی دەگێڕێتەوە. حەقیقەتی ڕووداوەکان دەگێڕێتەوە و لە هەندێک شوێن ڕەخنە لە خۆی وە کۆمەڵە و هەلومەرجەکەش دەگرێت. عەلیزادە باوەڕی وایە شۆڕش و ئەفرادەکانی بە هەلومەرجێکی دژوار و سەخت و شۆڕشگێڕانەیان تێپەڕ کردووە. قوربانی زۆریان داوە. خۆڕاگری و فیداکاری گەورەیان لە 5 دەهەی ڕابردوودا ئەنجام داوە. بەڵام پێی وایە ئەوە مانای ئەوە نییە شایانی ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتنی. نا، بەڵکو لە هەلومەرجێکدا پێویستی بە نەقدی واقعی و منتەقی و سیاسی هەیە و دەبێ مێژوش وەها بژێڕێتەوە کە ڕووی داوە وەکو حەقایق نەک ئەوەی چۆنمان پێخۆشە بیجێڕێتەوە. لێکۆڵەران و نووسەران و ڕۆژنامەنووسانی کوردستان خەڵکانی ئاکادیمی گەر بیانەوێت مێژووی کۆمەڵە ڕۆژهەڵاتی کوردستان ململانەی هێزەکان هەلومەرجی سیاسی دژوار و گرفتەکانی ناو کۆمەڵە و هەلومەرجی سەختی دروستبوونی ڕوانگەکانی یەک و دووی ئەو سەردەما شەڕی سیاسی و چەکداری لەگەڵ ئێران، ئینشعاب و ئینشقاقەکانی کۆمەڵە، خەبات و تێکۆشانی تەشکیلاتی و نەهێنی لێکدانەوەی ئەوزاعی سیاسی کوردستان و ئێران، قۆناغ و نەهێنیەکانی دەورانی جیاجیا، پەیوەندی کۆمەڵە و بەعس، جەدەل و بەحسەکانی سەردەمی کۆمۆنیزمی کاریگەری، خەباتی ئوردوگایی لە باشووری کوردستان و پەیوەندی مێژووی نێوان کۆمەڵە و ئەحزابی سیاسی باشووری کوردستان و حکوومەتی هەرێم لایەنە پۆزەتیف و نەگەتیفەکان لە 4 دەهەی ڕابردوودا گەر بیەوێت بزانێت بیخوێنێتەوە و سوراغی بکات بەشێکی زۆری دەکرێت لە لای ئیبراهیم عەلیزادە دەست بکەوێت و قەناعەتی پێ بکات و وەکو دۆکیومنت و کارێکی تاریخی و مێژووی بە دوایدا بچێت. عەلیزادە باوەڕی وایە شۆڕش و ئەفرادەکانی بە هەلومەرجێکی دژوار و سەخت و شۆڕشگێڕانەیان تێپەڕ کردووە. قوربانی زۆریان داوە. خۆڕاگری و فیداکاری گەورەیان لە 5 دەهەی ڕابردوودا ئەنجام داوە. بەڵام پێی وایە ئەوە مانای ئەوە نییە شایانی ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتنی. نا، بەڵکو لە هەلومەرجێکدا پێویستی بە نەقدی واقعی و منتقی و سیاسی هەیە و دەبێ مێژوش وەها بژێردرێتەوە کە ڕووی داوە وەکو حەقایق نەک ئەوەی چۆنمان پێخۆشە بیجێڕێتەوە. ئەم کتێبەی بەردەست وەڵامی بەشێکی زۆر لەسەر ئەو وەڵامانەی سەرەوە دەداتەوە وەک گۆشەیەکی بچکۆلەش لە خەبات و تێکۆشانی کۆمەڵە و خەڵکی ڕۆژهەڵات دەگێڕێتەوە. بەڕێز ئەنوەر حسین ناسراو بە بازگەر لە کۆتایی پێشەکیەکەیدا دەڵێت دکتۆر ژیلوان هەڵەدنی وەکو ڕۆژنامە نووسێکی چالاک ماندووبوونێکی زۆر بە کارەکەیەوە دیارە و شایانی دەستخۆشیشە. بێگومان ئەوەش یەکەم جار و یەکەم کاری ئەو نییە. لەسەر داوای دکتۆر ژیلوانی هاوڕێم
بۆ ئەم پێشەکیە بە پێویستم زانی هاوکاری بم بە هیوای سەرکەوتن و کاری بەردەوام و باشتر.